سڵاوی خوای گەورەتان لێبێ بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێی ئابووری جیهانی عراقی کوردستانیەوە هاتوونەتە خزمەتتان. وەگەمیشە سەرەتا هەواڵەکانتان پێشکەشەکەین لە ڕووسیاوە دەست پێەکەین. بانکی ناوەندی ڕووسیا ئاشکرای کرد ئاستی گەشەی ئابووری ڕووسیا لە نێوان لە سەدا 1.5 بۆ 2 جێگیر بووە. لالیڤێرا نابیلۆنا سەرۆکی بانکی ناوەندی ڕووسیا ڕاگەیاند ئاستی گەشەی ئابووری ڕووسیا لە نێوان لە سەدا 1.5 بۆ لە سەدا 2 جێگیر بووە، تەنانەت ئەگەر نرخی نەوتیش دابەزێت کاریگەری ئەوتۆی لەسەر نابێ. ڕاشیگەیان بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ $6 زیاتر لە ڕژەی لە سەدا 1 کاریگەری لەسەر ئابووری ڕووسیا نابێت. ئالیڤێرا نابیلۆنا سەرۆکی بانکی ناوەندی ڕووسیا ئەوەشی ڕوون کردەوە ئەگەر گەشەی ئابووری ڕووسیا لەسەر بنەمای نەوت بێت زۆر بەرز نابێتەوە. بۆ پێی بەرزبوونەوەی نرخی نەوت لە $40 بۆ $6 تەنها یەک خەڵ گەشەی بە ئابووری ڕووسیا داوە. ڕووسیا یەکێکە لە وڵاتە گەورە بەرهەمهێنەرەکانی نەوت و غازی سروشتی. هاوکات پشکی گەورەی هەیە لە بازاڕی نەوت و غاز لە ئەوروپا و جیهان. کۆتا ساتەکانی هەفتەی ڕابردوو نرخی نەوت جوڵەیەکی گەورەی کرد بە ڕێژەی لە سەدا 2 بەرز بوویەوە، ئەوەش لە ئەنجامی بردومانکردنی فڕۆکەخانەیەکی ئەسەد لە سووریا. بەپێی تۆماری بازاڕدارەکان نرخی گرێبەستەکانی نەوتی خاوی برێند بە ڕێژەی لە سەدا 1.6 بەرز بوویەوە و گەیشتە $55.75 بۆ هەر بەرمیلێک نەوت. هاوکات نرخی خاوی ئەمریکیش لە سەدا 2 بەرزبوونەوەی بەخۆوە بینی گەیشتە $52.94. ئەم بەرزبوونەوەی لە نرخی پشکە نەوتیەکان لە بازاڕدارەکان دوای ئەوە هات ئەمریکا 59 موشکی ئاڕاستەی دامەزراوێکی سەربازی لە سووریا کرد وەک کاردانەوەیەک بەرامبەر ڕووداوەکانی خانشی خۆت. شیکەرەوانی بازاڕی نەوت لە ئێستادا دوو دڵن لە شیکردنەوەکانیان بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت. ئەوەش پاژەوات ئاستی نەوتی خەزمکراوی ئەمریکا بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆوە بینی. هاوکات ڕۆژی چوارشەمەی ڕابردووش بەپێی ئامارەکانی حکوومەتی ئەمریکا زیادەی نەوتی ئەمبارکراو گەیشتە 1,057,000 بەرمیل و کۆی ئاسی نەوتی ئەمبارکراویش گەیشتە زیاتر لە 553 ملیۆن بەرمیل. مانگی ئازاری ئەمساڵ بۆ ئابووری تورکیا مانگێکی پڕزەحمەت بوو. بۆ پێی ئابووری تورکیا بۆی دابەزینی بەهای لیرە و هەڵ ئاوسانی زیاترەوە گورزێکی گەورەی بەرکەوت بە جۆرەیەک لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا ئەم گورزە وێنەی نەبووە. بەپێی ئامارە ڕاگەیەنراوەکانی تورکیا هەفتەی ڕابردوو ڕێژەی هەڵاوسان لە بازاڕەکانی تورکیا گەیشتە لە سەدا 11.29. ئەوەش بۆی بەرزبوونەوەی نرخی خواردەمەنیەکان لەگەڵ کرێی گواستنەوە گەیاندن. ئەم ئامارانە پیشانی دەدەن نرخی بەکاربەران هەر لە ماوەی ئەم مانگەدا بۆ زیاتر لە سەدا 1 بەرز بووەتەوە. لەلایەکی ترەوە نرخی لیرەی تورکی بەرامبەر دۆلار لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر بەهای خۆی لەدەستدا و گەیشتە لە سەدا 3. ئەوەش هاوکاتە لەگەڵەوەی ساڵی ڕابردوو لە سەدا 17 بەهای لیرە کەمی کرد. بۆی ئاڵۆزیەکانی ئەم دوایە ڕوویان لە وڵاتە کردو تورکیا زیانێکی ئابووری زۆری ڕوبەڕوو بووەتەوە. بە پێیوتی شیکەرەوانی ئابووری دۆخی ئابووری تورکیا لەم قۆناغەدا بەم شێوە بەردەوام دەبێت تا ئاڵۆزی ئەمنیەکان چارەسەر دەکرێن. بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕێژەی قەرز و زیانەکان لە یەدەگی ناوەندی عێراق ئاشکرا دەکات کە خۆی لە 120 ملیار قەرز و 70 ملیار زیان دەدات. ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاگەیاند مالکی 35 ملیار دلار زیانی لە ئابووری عێراقدا و عەبادیش بووەتە هۆی دابەزینی یەدەگی ناوەندی عێراق بۆ 35 ملیار دلار و قەرزەکانیش بڕی 35 ملیار دلار زیادیان کردووە. ڕاشیگەیان لە کۆتایی سەردەمی مالکیدا 44 پارێزگای عێراق کەوتنە دەستی داعش. ئەوەش زیاتر لە 35 ملیار دلار زیانی بە ئابووری عێراق گەیاندووە. هاوکات لە سەردەمی عەبادیشدا کە یەدەگی نەختینەی عێراق نزیکەی 81 ملیار دلار بووە ئێستا کەمی کردووە و تا کۆتایی خولەکە نزیک دەبێتەوە لە 46 ملیار دلار. ئەحمەدی حاجی ڕەشید ڕوونکردنەوەی زیاتر دەدات لەو بارەیەوە دەڵێت مالکی نزیکەی 70 ملیار دلار زیانی لە ئابووری عێراقدا و بە هامان شێوە عەبادی بۆتە هۆی دابەزینی یەدەگی نەختینەی عێراق بۆ 35 ملیار دلار و قەرزەکانیش بڕی 35 ملیار دلار زیادیان کردو و گەیشتونەتە 120 ملیار دلار.
دێنەسەر گرێبەستی ڕووزنەفتی رووسی و هەرێمی کوردستان. کۆمپانیای ڕووزنەفتی رووسی ئاشکرای کرد یەکەم بارەنەوتی هەرێمی کوردستان بەدەستی دەگات و دەیگوازێتەوە بۆ بازاڕەکانی لە ئەڵمانیا. بە پێی ڕوونکردنەوەی وتەبێژی کۆمپانیای ڕووزنەفتی رووسی وەک یەکەم باش 600,000 بەرمیل نەوت دەگوازێتەوە بۆ بەندەری ترێست و پاشان لە ڕێگەی بۆریەوە دەیگوازێتەوە بۆ پاڵەوتگەکانی ئەو کۆمپانیای لە ئەڵمانیا. بەپێی قسەی وتەبێژەکەی ڕووزنەفت بەپێی ئەو پلانابووری دایان ناوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتی نێوان هەرێم و ڕووزنەفت هەوڵ دەدەن بۆ بەدەستهێنانی زیاتری نەوتی خاوی هەرێمی کوردستان. بە پێوتی بەرپرسانی ڕووزنەفتی رووسی نەوتی هەرێمی کوردستان گونجاوە بۆ پاڵاوتن لە پاڵەوتگەکانی ئەو کۆمپانیایە لە ئەڵمانیا و هندستان. شوباتی ڕابردوو کۆمپانیای ڕووزنەفتی رووسی و هەرێمی کوردستان گرێبەستێکیان واژوو کرد بە مەبەستی کڕینی نەوتی هەرێمی کوردستان بە پێدانی پارەی پێشوەخت بە هەرێم کە بڕەکەی 3 ملیار دۆلارە. هەواڵەکانی هەفتەتان پێشکەش کرا. دەچینە لای بڕگەی جیاواز لە هەواڵ. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی نێودەوڵەتی خۆراک و کوشت و کاڵ فاو شەڕ و سیاسەتی خراپی ئابووری وای کردووە ملیۆنەها هاوڵاتی 4 وڵاتی گەورەی عەرەبی لە ناویاندا عێراق لە بواری کوشت و کاڵیدا بۆی کەمی خۆراکەوە ژیانیان لە مەترسیدایە و پێشبینی دەکرێت بۆ 2017 ئەم مەترسیانە زیاتر بێ. ئێمە کۆمەڵە ئینفۆگرافیکمان ئامادە کردو بۆ ئێوە بەڵێ یەکێک لەو 4 وڵاتە یەمەن ژمارە دانیشتوانەکەی 24 ملیۆن کەسە ڕووبەری کوشت و کاڵیەکەی 1,539 هێکتارە. سەرچاوی کوشت و کاڵی یەمەن واتە ڕێژەی واتە ئەو سەرچاوانەی کە یەمەن لە بواری کوشت و کاڵە پشتی پێبەستێ خۆراکە بە ڕێژەی لە سەدا 76.5 و بەرهەمە سەرچاوی لە سەدا 23.5 لە بەرهەمە ئاژەڵیەکانە وەرەگرێ و ئاستی پێویستی تاک بۆ خۆراک واتە ئەو تاکانی ئێستا لە یەمەن پێویستیان بە خۆراکە 17 ملیۆن کەسە واتە خۆراکی پێویستیانە. ڕێژەی کوردێنانی خۆراک بە پێی خێزان لە سەدا 65 واتە لە سەدا 65 خێزانەکانی یەمەن ڕوبەڕووی کەمی خۆراک بوونەتەوە یا تووشی کوردێنانی خۆراک بوون. بەڵێ ئەچینە عێراق وڵاتێکی کوشت و کاڵیە و بە هەرێمی کوردستانیشەوە ینی ناوچەیەکی زۆر کوشت و کاڵی بەهێزە. عێراق ژمارە دانیشتوانی نزیکە لە 36 ملیۆن کەس. ڕووبەری کوشت و کاڵی عێراق 158 ملیۆن و 191 هزار دۆنمە. 158 ملیۆن و 191 هزار دۆنمە جۆری کوشت و کاڵ واتە ئەو سەرچاوانەی بۆ عێراق لە ڕووی کوشت و کاڵی سوودیە بینێ سەرچاوە خۆراکیەکانن واتە ئەو بۆ نمونە گەنمە یا هەر جۆرێکی تری دانەوێڵە یا پاقلەمەنیەکانە و سەرچاوی ئاژەڵی ئەو شتانەی کە لە بەرهەمە ئاژەڵیەکانەوەیەن و ئەو بەرهەمانەی کە ئاوین بۆ نمونە یەکێک لەوانە ماسیە. ئاستی پێویستی تاک بۆ خۆراک لە عێراق 2 ملیۆن و 400 هزار کەس لە عێراقا کێشەی کەمی خۆراکیانەیە واتە ئەوەندە کەس کێشەی کەمی خۆراکیانەیە. خراپی ئاسایشی خۆراک واتە عێراق واتە 1 ملیۆن و 500 هزار کەس لە عێراقا لە کێشەی کەمی خۆراکان واتە لە ڕووی ئاسایشی خۆراکەوە کێشەیانەیە. بەڵێ ئەمە بەپێی راپۆرتەکەی فاو ئەچینە سووریا کێشە و ئاڵۆزیەکی زۆری هەیە و شەڕ ئێستا لە سووریا زۆر لە حاڵەتێکی زۆر مەترسی دارایە. ئەمە زیانی گەورەی بە کوشت و کاڵ گەیاندووە. سووریا ژمارەی دانیشتوانەکان نزیکە بێتەوە لە 24 ملیۆن کەس. ڕووبەری کوشت و کاڵی لە سووریا 6 ملیۆن و 500 هزار هێکتارە. سەرچاوی کوشت و کاڵەکەی بە هەمان شێوەی عێراق لە بەرەوەی نزیکایەتی لەگەڵ عێراقا هەیە لە خۆراک واتە مادە خۆراکیەکان و واتە بەرهەمە سامانی ئاشەڵی و سامانی ئاوی. ئاستی پێویستی تاک بۆ خۆراک لە سووریا 7 ملیۆن کەسەواتە 7 ملیۆن کەس کێشەی کەمی خۆراکیانەیە لە سووریا. ڕێژەی دابەزین یەکێک لەو شانەی کە بەڕاستی لە سووریا تووشی کێشە هاتووە گەنمە. بە پێی راپۆرتەکەی فاو ڕێژەی دابەزینی ئاستی گەنم لە سووریا لە سەدا 27
خراپی ئاسایشی خۆراک واتە لە ڕووی ئاسایشی خۆراکەوە لە سووریا 2 ملیۆن کەس ڕوبەڕووی کەمی خۆراک وە لە حاڵەتی خراپی ئاسایشی خۆراکدان ئەچینە کۆتا وڵات لە سوودان بەڵێ سوودان ناوچەیەکی کشتتوکاڵی بەپیت بەڵام بەداخەوە ڕێژەیەکی زۆر کەمی ینی دانیشتوانەکەی ڕوبەڕووی ڕێژێکی زۆری کەمی خۆراک بوونەتەوە ژمارەی دانیشتوانی سوودان 38 ملیۆن کەسە ڕوبەری کشتتوکاڵەکەی 16 ملیۆن و 900 هزار هێکتارەواتە ئەوەندە ڕوبەری کشتتوکاڵی هەیە سەرچاوی کشتتوکاڵی لە سوودان واتە سەرچاوی خۆراکیە سەرچاوی ئاژەڵی هەیە و ئاویشیە ئاستی پێویستی تاک بۆ خۆراک 3 ملیۆن کەس بە هەمان شێوەی عێراق و سووریا 3 ملیۆن کەس لە سوودان پێویستیان بە خۆراکە بەڵێ ئەمانە ئەو چوار وڵاتە بوون کە لە ناوچە عەرەبیەکان ئەم لە ناوچە عەرەبیەکان پێویستیان بە خۆراک و خۆیان ناوچەیەکی کشتتوکاڵی گرنگن بەڵام تووشی کێشەی خۆراک بوونەتەوە. بەڵێ لە هەرێمی کوردستان وەگەبینین ئێستا سەرقاڵی ئەنجامدانی پرۆسەی ڕفراندۆم یان ئامادەکاری ئەکرێت بۆ پرۆسەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان ئەمەش هەرێمی کوردستان واکات بکەوێتە سەر ڕێڕەوی سربەخۆیی ئەوەی کە بەرپرسان باسیەکەن بەڵام لە هەمووی گرنگتر هەوەیە ئایا هەرێمی کوردستان ئابوووریەکەی ئابووری دەوڵەتە ئەمە پرسیارێکە ئێمە کۆمەڵە زانیاری و ئینفۆگرافیکمان لەبارەی ئابووری هەرێمی کوردستانەوە ئامادە کردووە و بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕەئوف ئابووری ناز لێرە ئامادەیە لەگەڵمان پێکەوە شیکردنەوەی ئەم بابەتەکەین وەم تەوەرە بۆیەوە شی ئەەکەینەوە کاکتۆ زۆر بەخێر بێ سپاس ئەگەر زانیاریەکانم تێبینی دەبوو لە سەریان پێم خۆشە بەشداریبی لەگەڵمان هەرێمی کوردستان ژمارە دانیشتوانەکەی بەپێی ئاماری سەرژمێری دانیشتوانی ساڵی 2014 5 ملیۆن و 614,070 کەسە ڕێژەی نێر لە هەرێمی کوردستانە واتە تاکی نێر 2 ملیۆن و 819,123 کەسە وەمێ 2 ملیۆن و 794,947 کەسە لە ژمارەی دانیشتوان ئێمە شارنشینمان هەیە و گوندنشینمان هەیە شارنشینەکانمان 4 ملیۆن و 572 کەس و 560 کەسە وە گوندنشینەکانمان ملیۆنێک و 41,500 کەسە کاکتۆ ڕێژەی شارنشینمان زۆر زۆرە ڕێژەی گەشە لە هەرێمی کوردستانە 2.6 بەڵێ ئابووری هەرێمی کوردستان بۆ ساڵی 2016 بەپێی داتاکانی وەزارەتی دارایی داهاتی هەرێم 5.5 ملیارد دلار بووە خەرجیەکانی 5.5 ملیارد دلار بووەتە خەرجی لە داهات زۆرتر بووە کوردێنان لە هەرێمی کوردستانە ساڵانە بۆ ساڵی 2016 1 ملیارد کوردێنان هەبووە ئابووری هەرێمی کوردستان بڕبڕەی پشتی بەرهەمە نەوتیەکانە یەدەگی نەو لە هەرێمی کوردستان 45 ملیار بەرمیلە بەرهەمی نەوتی بە پێی دواهەمین راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ماوەی یەک مانگ 7 ملیۆن و 927,598 بەرمیل نەوتووە لە ماوەی مانگەکە داهاتی ئەم نەوتە 374 ملیۆن و 574,766 دلار بووە پشکی نەوت لە داهاتی ناوخۆی واتە نەوتی هەرێمی کوردستان چەنی بەرەکەوێت لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لە 80 داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر نەوتە بەڵێ
ئابووری هەرێمی کوردستان کشتتوکاڵێکی ڕوبەڕێکی کشتتوکاڵی بەرفراوانی هەیە ڕۆبەریشیاو بۆ کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە 6,690,000 دۆنمە ڕوبەڕی چێنراو لە هەرێمی کوردستان واتە نیوەی ئەوە چێنراو 3,281,000 دۆنمە سەرچاوەکانی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە بە هەمان شێوەیە خام خۆراکیمانەی هەم ئاژەڵیشمانێ هەم ئاویشمانێ بەڵێ چینە سەر ئابووری هەرێمی کوردستان لە ڕووی پیشەسازیەوە دامەزراوە پیشەسازیە گەورەکان لە هەرێمی کوردستانە 89 ملیۆنن دامەزراوە پیشەسازیە مامناوەندیەکان 180 ببورن 89 دانن دامەزراوە پیشەسازی مامناوەندیەکان 182 دانن دامەزراوە پیشەسازیە بچووکەکان 10,387 دانن ئەلبەتە ئەمە پێش قەیرانی دارایی ئەم دامەزراوانە بەم شێوەیە کاریان کردو بەڵام ئێستا دامەزراوەکان بەشێکی زۆریان ئەمانە پەچیان کەوتووە بۆ هۆی قەیرانی داراییەوە بەڵێ گرفتە منەڕەتەکانی بەردەم ئابووریانم کاکتۆر پێم خۆشە من بەم شێوەیە تەصنیفم کردووە ینی هەرێمی کوردستان ینی ئابووریەکەی نادامەزراوەیە سەربەخۆ و فرەچەشن نییە بواری کارکردن و گەشەکردن تێیداکەم و قۆڕەخراوە پێم خۆشە کاکتۆر لەوە دەست پێ بکەم ئایا بەدەر لەمانە کاکتۆر بە بڕوای تۆ ئابووری هەرێمی کوردستان بەم گرفتانەوە پێوترێ ئابووری دەوڵەت نەخێر چونکە ئابووری دەوڵەت ئەو ئابووریە کەوا بڵین سەرچاوە ئابووریەکان بچێتە دەستی دەوڵەتەوە ئێمە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی دامەزراوی دەوڵەتیمان نییە لەبەرەوە ئابووریەکەشمان ئابووریەکی نیشتیمانی دەوڵەتی نییە زۆر خەڵکێک لەوانێ بڵێت بەسەر ئەوەی دەستی گرتۆ بەسەر هەرێمی کوردستانە هەندێک کۆمپانیای شێوە مافیایین بەڵام من وا وەسفێکەم لەوەش خراپترە یعنی کۆمپانیای شێوە مافیایی کەوا بەرگێکی نیشتیمانی کراوەتە بەر ئەکرێت یعنی مەسەرەن مافیا لە وڵات دوورخرێتەوە چونکە ئەوانە بڵین جۆرە ئابووریکی قاچاغن لەوانە قەڵاچۆکرێن بەڵام تۆ ئەگەر بەرگێکی نیشتیمانیت کردە بەری لە ڕاستیەوە ئەچەسپێت لە ڕووی یاساوە تەبەن ئێمە ئەو چالاکی ئابووریانە بە تایبەتی لە بواری نەوتە ئەگەرچی بۆ بەرژەوەندی وڵات نییە خەڵکانێک دەستی بەسەرا گرتو بۆ بەرژەوەندی خۆیانە بۆ بەرژەوەندی دەسەڵاتیانە کە تەبەن دەسەڵاتیش لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی نیشتیمانی نییە دەسەڵاتی کاکتۆر بەڕاستان ینی پشیکردنەوەیکی زۆرتان هەیە لە بواری ئابووریە و ئەزمونێکی زۆریشتان هەیە ئەگەر سەیری ئابووری هەرێمی کوردستان بکەن ینی هەم لە ڕووی سیستەمەوە هەم لە ڕووی دامەزراوێت لە چ جۆرە ئابووریەکە ینی چۆن تەصنیفی ئەم ئابووری هەرێمی کوردستانەکەن بەڵێ ئابووری هەرێمی کوردستان زۆربەی هەرە زۆری ئابووریکی نافەرمیە ینی تەسجیل نەکراوە لە بە شێوەیەکی نیشتیمانی ئێمە ئەوە بەشێکی پێوترێ ینی ئەو ئابووری کەوا ژێر بەژێر ئیشەکات مۆڵەتی پێ نەدراوە داهاتەکەی بۆ وڵات ناگەڕێتەوە ناچێتە خەزێنی گشتی وڵاتەوە سەد سەریکە لە هەرێمی کوردستانە ینی شاراوەیە ئابووریەکەمان شاراوە زۆر بە هەر زۆری شاراوەیە یعنی ناچێتە خەزێنی گشتیەوە ئێمە زانینکەوە بڕێکی زۆر تەمان ئێمە ئەتیمادی گەورەمان لەسەر نەوتە هەناردەکردنی نەوتە و ئەو داهاتەی کە دێت یعنی دێتە هەرێمی کوردستان ژێر بە ژێر کۆکرێتەوە و نازانی بۆ کوێشە ڕوا لە ڕاستیە حتا خەرجەکانیش بڕێکی زۆری یعنی نادیارە ئەگەرچی داهاتەکان بەشێکی زۆری نادیارە بەشێکی زۆریش خەرجیمانەی خەرجی نادیارە یعنی بۆ کاکتۆر لە ڕووی سیستەمەوە باسیکەین ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی بوون ئەچێتە خانەی سیستەمێکی ئابووریەوە وڵی وەکوڵە داهێنانێکی زۆر سێرە لە هەرێمی کوردستانە ینی ئابووریەکی نانیشتیمانی کە بەشێکی پێوتری ئابووری قاچاغ ئەو ئابووری کەوا ژێر بەژێر خەڵکانێک ئەیکا تەمەن بە هەندوەرگتن لە ئەو دەسەڵاتی کە هەیەە لە هەرێمی کوردستانە تەمەن وتم دەسەڵاتەکەش دەسەڵاتێکی نیشتیمانی نییە ئەو دەسەڵاتە کە دەسەڵاتێکی نیشتیمانی نەبوو ئابووریەکەشی ئابووریەکی نیشتیمانی نابێ ینی بۆ قازانجی نیشتیمان ئەو داهاتانە کە کۆکرێتەوە ناگەڕێتەوە بۆ وڵات تەمەن لە هەم وڵاتێکە وەختێک تۆتوانی بڵێ ئابووریکی نیشتیمانی کە کاڵی گشتی بەرهەمبێنێ بۆ ئەویکەوە دامەزراوە گشتیەکان ببابڕ ئەگەر گرفتەکانی بە کورتی ینی بڵێ ینی بە
ینی بە کورتی پێمان بڵێ گرفتەکانی ئەم ئابووریە چینیانی لە هەموو وڵاتێکە یعنی ئمە طبعا بەسینەوە بە پرسی دەوڵەتەوە بوون بە دەوڵەت لە هەموو وڵاتێکە ئەگەر تۆ بتەوێت دەوڵەت بڕێەوە ئەبێ کاڵای گشتی بەرهەمبێنیت و هەروەها خزمەت گوزاری گشتیش بەرهەمبێنیت و پێشکەشیکەی طبعا کاڵای گشتی ئەو کاڵایەکەوە وڵاتی پێ ئەبرێ بڕێەوە یعنی وەختێک ئەبێتە کاڵای گشتی کە تۆ دام و دەستگای نیشتیمانی ئەوەی کەوە تایبەتە بە بڵین پاراستنی ئاسایشی نەتەوەیی ئەبێت سەرچاوەیە بێت سەرچاوەیەکی گشتی بێت و شێوازی خەرجکردنەکەی بە دامەزراوەیی بێت لەلایەن بڵین دام و دەستگا نیشتیمانیەکانەوە زۆر باش ئێمە لەبەرەوەی دام و دەستگای نیشتیمانیمان لە هەرێمی کوردستانە ڕاستیە ناتوانین کەواتە توانین بڵێن ئابووری هەرێمی کوردستان ئابوورێکی نادامەزراوەیە بە تەواوەتی ئەمریکی نادامەزراوەی نادەوڵەتیە و نانیشتیمانیشە کاکتۆر هەستەکە ینی هەرێمی کوردستان وردە وردە هەنگاوانێ بەرە و دەوڵەت بوون یا بەرە و ینی ئەوە کە پێ وترێ بوون و ڕفراندۆم و دواتر سەربەخۆی ئابوووریەکەی لە ئاستی ڕاستی ئەمایە وە گەزانم جەناب بەم زوانە کتێبێک بڵاوەکەیتەوە لەسەر ئەم پرسە ئەوەی کە تۆ پێی گەیشتووی چییە؟ ئەوەی من پێگەشتم لە ڕاستیە یعنی شتێ نییە کە ناوی بنرێت دەوڵەتی ڕاستەقینە لەوانەیە یعنی شتێک دروستکەن ناوی بنێن دەوڵەت وەکو چۆنێ مەسا لە هەرێمی کوردستانە هەرێمێکمان هەیە بەناو هەرێمە شتێکمان هەیە بەناو حکوومەتە کە حکوومەت نییە لە ڕاستیە دام و دەستگامان هەیە بەناو دام و دەستگا نیشتیمانیە کە لە ڕاستیە یان نین یاخو بەڕاستەقینە نیشتیمانی نین یعنی تۆ هەرەوە نییە بڵیت یعنی جیابیتەوە لە دەوڵەتی عێراق وا جیاژ بوویتەوە ئەو کاتە یعنی شتێ دروستەکەی کیانێت دروستەکەیت بە زۆر ناوی ئەنەی دەوڵەت کە لە ڕاستیات دەوڵەت نییە چکە لە ڕاستیات دەوڵەت وەکوتم پێویستی بە بنەمایی بوون بە دەوڵەتی هەیە کە بریتە لە خاکێکی دیاری کراو و بریتە لە خەڵک و بریتە لە حکوومەتێکی یەکخراو ئێمە لە ڕاستیە هیچ لەمانەمان نییە یعنی حتا نەتەوەش کە باز لە دەوڵەتی نەتەوەی یەکە هێشتا ئێمە نەگەیشتە ئاستێک کە ببین بە نەتەوە چکە نەتەوە پێویستی بە بۆنەی یەکخراو هەیە پێویستی بە پاڵاوانی نیشتیمانی یەکبوو هەیە ئەمە پێویستی بە زمانی یەکخراو هەیە ئەمانەمان نییە ئێمە کەواتە لەم سۆنگەمە نەتەوەمان نییە خاکە گەشمان دیاری نەکراوە و حکوومەتی کشمان نییە حکوومەتی نیشتیمانی بێ لەبەر ناتوانانی ناوی بنێ دەوڵەت حتا ئەگەر وا جێژ بوویتەوە لە عێراق ئەوە پێی ناوترێت دەوڵەت زۆر باش کاکتۆر وەکە زانی ئەگەر هەرێمی کوردستان بێتە دەوڵەت یا سەر بەخۆی وەربگرێ یا جۆرە لە جۆرەکان ینی بەم شکڵە ینی ژیانی ئابووری خۆی بکە تا چەند ینی ئابووری هەرێمی کوردستان بواری خنکاندنی هەیە خۆتە زانی ئەمە ینی هەموو ینی بینێک احتیمادێکمان لەسەر تورکیا و ئێرانە ینی وڵاتانی دەوروبەر وڵاتانی هەرێمی تا چەند مەجای خنکاندنی هەیە ئەمە و کارتێکی فشاردژی هەرێمی کوردستان بەکاربێت ئەنە ئەبێ ئەو داتانە بخوێنەوە کە تۆ زەلەوە پێش بینیمان یعنی وترا تقریبا لە سەدا هەشتای داهاتەکان داهاتی نەوتێ طبعا ئەمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سەدا هەشتایە بەڵام ئەگەر بیت و یعنی ناڕاستەوخۆکان کە لە نەوتەوە هەڵا قوڵێت یعنی ئەبێتە لە سەدا 99 لە داشەشیش زیاتر شکە تۆ یعنی سیرکە ئێستا دام و دەستگای تەندروستی تێ فێرکردنت هەیە خزمەت گوزاریە گشتەکان تەیە بڵین ئاسایشت هەیە ئەمانە هەموو بڵین مساهمەکە لە داهاتی گشتیە یاخود لە با بڵین لە بەرهەمهێنانی گشتی و هەندێک ینی ئەگەر بێنە سەر داهاتەکانش بوون من هەندێک داهاتمان هەیە وەکو زەڕی بۆ ئەم شتانە ڕسم ئەم شتانە کە داهاتن ئەمانە سەرچاوە ئەسڵەکانیان هەر نەوتە کەواتە تۆ یعنی هەموو شتەکانە هەر نەوتە و وڵاتێکی داخراویت یعنی بەڕووی جیهانە و ئەو وڵاتانش کە چواردەوریان ناویت ئەتوانن زۆر بە ئاسانی بتکەن کە تۆ احتیمادی گەورە لەسەر نەوتە ئەگەر یعنی ئەو بڵێن تورکیا بڵێن کە تورکیا ئەمە سەرچاوی داهاتەکانمان لە ڕێگەی تورکیا ئەگەر تورکیا بڵین ئەو سنووری لێ داخسی چیت بەسەر کەواتە بواری خنکانی ئابووری هەرێم زۆر بە ئاسان یعنی چی کاکتۆر باشە ینی لەم مەرحەلەیە هەتۆ ئەگەر بتوێت دەوڵەت دروستکەیت لە ڕاستە جگە لەوەی کەوا پێویستە دامەزراوی نیشتیمانی دروستکەیتەوە بێنێتەوە سازی بکەیت و
بە سنوورەکانی خۆت یەخیت یعنی بە هیچ شێوەیە ناتوانین حتا ئەگەر بنیادێکی ژێرخانی ئابووریش بنیت یعنی ناتوانین بڵێ ئەگەر جیابوویتەوە حتا ئەگەر بە شێوەیەکی سلمیش جیابیتەوە یعنی ئەگەر شەڕیش نەبێت لەگەڵ حکوومەتی عێراق ئەگەرچی ئەوە واردە یعنی مەسەن ئەگەر تۆ ڕێنەکەوی لەگەڵ دەوڵەتی عێراق بۆ جیابوونەوە ئەو یعنی بڵێ معاهدەیە نەکەیت لە ڕێگەی ئەوەوە یعنی مەسەن خۆت بگەینی بە دەرەوە ئەو کاتە ئەتوانرێت زۆر بە ئاسانی بخنکێنریت. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆر دکتۆر محەممەد ڕەوف شارزای بواری ئابووری ناس بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی سەرکەوتوی لە بڵاوکردنەوەی کتێبەکەشا و کە کتێبەکەش بڵاوی هیوادارین نسخەیەکی ئاراستەی ئێمە بکەی. زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ژێرخان. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ تۆش. بە گوێرەی زانیاریەکانی بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق قەرزەکانی عێراق بۆ 35 ملیارد دلار زیادیان کردووەش لە کاتێکدا لە ماوەی ساڵی 2014 تا 2017 بەهای 7 ملیارد دلار یەدەگی نەقدی عێراق لەدەست درراوە. من پێم خۆش بوو ئەو هەواڵەمان لەسەرتا باز کرد زیاتر لەسەر ئەو پرسە بوەستین سەرتا کۆمەڵێک زانیاری ئەخەینە ڕوو لەباری لە دەستدانی زیانیانی بەر ئابووری عێراق کەوت و پاشان میوانداری بەڕێز نەجیب نەجی پەرلەمانتاری عێراقەکەین پاشەکشەیە دەگی نەقدی و زیادبوونی قەرزەکان لەسەر عێراق یەکێکە لە مەترسیە زۆر گەورەکان لەسەر ئابووری عێراق کە پێی ئەوترێت عێراق لەسەر ڕێگای ئیفلاس بوونە یەدەگی نەقدی عێراق لە ساڵی 2016 47 ملیار دۆلار بووە. دابەزینی یەدەک لە نێوان 2007 بۆ 2014 35 ملیارد دلار کەمی کردووە. دابەزینی یەدەک لە نێوان 2014 بۆ 2016 واتە لە سەردەمی عەبادی ئەوەی پێش لە سەردەمی مالیکیا بوو ئەویش 35 ملیارد دلار کەمی کردووە. پێشبینی بۆ 2007 واتە تا کۆتایی ئەم خولەی پەرلەمانی عێراق یەدەگی نەقدی عێراق ئەوەی کە هەڵگیراوەکو یەدەگی نەقدی وەکو دۆلار وەکو دراوی قورس 1 ملیارد دلاری ترکەمەکە. قەرزەکانی عێراقیش ئێستا 126 ملیارد دلار واتە لەگەڵەوە یەدەک دابەزیوە هاوکات قەرزەکانیش زیادیان کردووە. من میوانداری بەڕێز نەجیب نەجی پەرلەمانتاری عێراق و ئەندامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقم کردووە. بەڕێز نەجیبەخان پێم خۆشە سەرەتا پرسیاری ئەوە ئاراستە بکەم ئایا ینی ئایا ئابووری عێراق بەرەوکوێ ئەچێت؟ بۆ هەوا و تەماشەوانن تەلەڤیزۆنە هەوا ڕاستە عێراق قەرزێتوێ زیاترش 107 ملیارد دلارە يعني أمامي قرض طبعا أمشين بيجين نزيكي 6 مليار دولار دينت سر وقت رجيم بحث وحتى نكات تعويضات الحرب كويتنا دول نادي باريس خارج نادي باريس مطالبات قضائنا بهمي تقريبا حتى 6 مليار أنا أبدي قرض نوفخوينا وقرض دراكينا همي هاتينا سر حكومة العراق وفدرال ومفروضة بباري بدأت واسطي بس با نبجين عراق دبرف إفلاسي باتشيتنا چنكو سراراي كو الشركة دجي داعش معظم التزامات عسكرية عراقي جالك زدبون وبهاي برميل نفطي كتا جير 20 دولار ده عراق شيا على الأقل راتبة فرمان برد خب دات راتبة 15 بارزگاه بدات چون هرم كردستان ندانه او پیش بینی کو عراق بشتن آبور خوب باشتر لکتن مبررات اونا او یدک هی کنو کم 47 مليار دولار وقال زيري احتياطيه او بشكه يدويم او ركفتنا الجل صندوق النقد درابني دولتي كريكو همي مرجن ريفورما يا جشتيل سياسات نقدي ويا دارایج عراقي كري او جهاري كاري عراق تكون نفقات خوكيم كت نفقات نه ضروري نه التماسك هر فلسك بيت الصرف كده بس خلاقاتي جرينجا راستي حيدر عبادي سروك انجمني وزيران تشوفوا كسك اوبوريناس وشهرزاد وجلق ومازن هاي ناحيه اوبوريدا شيا
چندین برهم نفخویی اعتماد سرکه بنمونه او شکرانو که تتا دوبش کردن همی برهم نفخویه گلک کرستین ین نفخوی عراق نهات نپیش اخستن و ام پیش بستن پوانا امشین بجین دهاتینه نفتجی راسته نگشتی آسته که مازن بس اگر ام بجین 5 ساعت یا گشتی 15 ساعته اوجی خلق یعنی ئێستا نەجی بەخان پێم خۆشەوە لێ پرسم خەڵک ئێستا ینی چاوەڕێیەکە ینی ئایا عراق ئەگەر بگاتە ینی یەدەکی بۆ چەند دابەزە ینی واتایەوەی کە عراق ئیفلاسی کردو یان جۆر لە جۆرەکان ینی ئابووری عراق بە تەواوی ڕووخاوە هر پارێکی بانق مرکزی بدرخی تنصرف کردن دیف توجیهات صندوق قدرابنی دولتینه شارزاین دارایی و ین آبوری صندوق قدرابنی دولتی الگل هماهنگی الگل بانق مرکزی کارت کن توجیهاتشون ورد گرن چنکو کتلا نقدی یا عراقی سهو 9 تریلیون حتی 40 تریلیون امشين بيجين او يدك هي 47 مليار دولار 47 يعني تغطيه كتله نقديه كان الديف همي بيفرين عالمي اجر كتله نقدي او يدك زاد تربيتا معنا وضع وانا باشا اجر بلورد كي اف يدك عراق هي اردن اروصه مصر اروصه دوله دي عراق وضع باشا خرابنينا وجبيرنا كان شر دجي داعش هند برف خلاص بونا ابدا كرنا عراق يجي بورك جلك مازن البرزات 6 مليار دولار بعراق بين دولتين يعني دولتين كل عراق بين خوشو بپرسم يعني همو يعني بشكي زوري شيكرواني ابوري تنانت برلمانتارانيش يعني باسي وكان ابوري عراق او ابوري كيسا عراقي لسر بنيادنا او ابوري كي زور فشله بو معناي كزوريني پشتی بەنەوت بەستووە لە کاتێکدا عراق ڕوبڕووی شەڕێکی زۆر بەهێز بۆتەوە کە شەڕی داعشە ئایا لەم لێوەندەیە هیچ تروسکایەکی باش ینی هەیە بۆی بڵێن ئابووری عراق ئەگەشێتەوە لە ئایندەیە ڕاستە ئەگەر تو ینی بەحسی ئابووری عێراقی بکەی چه بنماين وبنما وخطط واستراتيجيين ين باش نهاد بوداناندن سياسة خلت خلال 13 سال دا چه ابورك يعني باش نهاد دامزراندن بش بستن بس كارت نفطي باجي خلتكم مازن راستي بل شر دجي داعش طبعا ديار بو بشتي بهاي بر من نفطات يا خارجي ديار بكو چه سياستك خلت بو او عراقي السرچي بوجت زبلحاتنا هاتنا عراق دبلت چه خدمت گذارین هاتا پیشکش کردن کرت کشتوکالی کرت پیش اسازی کرت حتی سیاحی چند سالانه میلیونا خلتنا عراق بس نهات یا استغلال کردن وک جدارک بل ابهمی وینو گهیمیتن کو عراق برف افلاس بچیتن عراق از بارنام کم یعنی کو برف افلاس بچیت بس عراق نشیا ابورک بهزدانید عراق نشیا سیاستک باش پربتن کو ابورك باش بدانيتن حتى السياسه دخلت نكات نجيب خان بالضبط اوم او يعني بيم خوشه بزانم يعني او خالق جرنجتشي لابوري عراق سرنجي برستان راكيشه راستي يو ايكي نفط عراق زادت بيتن برهم اينا نوي يعني امشي ميجينجاش 4 مليون برميلا وك درهنان وك يعني وك يعني درخستن تصدير جي نزيكي 4 مليون نزيكي ويا او خلق مهمه خالدويه شرط جداش التزامات عسكريه دي كيمبن اباجي خالدويه خالصي يا جرينك راستي عراق ريفورماكا ما زنكرت السياسه الماليه شينا هيفانا السال 2016 و نیو اکا 10 تریلیون صرف کردن مانگانه بنا 6 تریلیون نیو 14 و نیو 15 دام نیو دیا 15 و 16 6 تریلیون بنا 4 تریلیون ربابرنا دولت هاتا کردن و هر يعني معاشت خوش يردتن بل الفيري خالقا جلقا جرنج از حس كان بيجم عراق تنها پاره 15 پارزگاه های دای عراق تنها موازنه با 15 پارزگاه ربابری هرما کردستانه يعني بهر كده همش قرزن دركي همش قرزن نافخوي اف سياسه خلت حتى دانا يعني كاتكم بركوتاي الرابيم خوشو لي برسم يعني
ئێمە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا بین باشە ینی ینی جیابینەوە بەتایبەتی لە ڕووی ئابووریەوە کامیان بۆ هەرێمی کوردستان قازانجترە؟ براستي يعني ابا 16 سال ديار بو عقليته اداره كرنا يا بغداد وعلاقته وانجل هرمي راستي وصل ديار كرك واجر هرم بش بسنه بغداد كت براستي حال ما هر برساتيه وهر خلقي ما بنت بموجة يعني اجل يعني او سياسه خلت او عقليات اداره بغداد كتن فرقيه ما بين فقير يزاخو ان يهبليري وما بين بصره بكت جوتياري هرمي وجوتياري بصره بكت فرقيه ما بين خيزان شهيد كردستان بكت ويدي بكت ابد شو دوله شو عقليتها كنت بشيء بش بسنه بكي يعني او يدك فدرال زاد سهل دولار هاتينا صرف ماجيك اجر دولة ثانية تنكو انجمن وزيران عراقية وسيرك وزيران عراقية مفروضة بشير كردستان جعلت شق شمال شركة الشهيد بتن حتى لو يعني سيرك وزيران وعقلية التعاون لكن يكون فرق يجي عراقي حتى كذا حاج الشعبي نينا وحاج الشعبي موازنات ذاكرنا بلد كردستان وتشمل جن قرمان يجيك فلسطينات صارت كرن اسيا دخلت براسي الناس خشير حد مثلا نتيانكو سرب اخويا ابولي روجاندي بل الجل سرب اخويا ابولي مفروضه ما ريفورما كوباش مفروضه بتشفافيات ومصداقيات نظره دستورات جيابا خلتك وفعلا بظهرت اكثر فتره وورقت فتره صارت كلن دور علمك وحكمه اجرانا بدات كلن دخلتك بوريها بك وبراسي اجل ام اعتماد هناك سرك شتوكون هناك في شتى هناك خلتي هناك هيبيا بغداد يشخويا هيبيا همي الدولة برا شوية مفروضة ام وكردستان صالت برينج بس يعني هم اعتماد مصر برهم ناخذ وكردستان دبلت وزيرنا بو امشين اعتماد سر خوب كان بلان باش سر بخويا ابو ديكو باش نبس سر نقطة سنة باش من زۆر سپاسی بەڕێستانەکەم تام هەمی کارتێکی ئەم اعتماد سەرکەن ئەبە گەلە گرنگە سپاس نەجیبە خان سپاس بۆەوەی کە لەم بڕگەی بەرنامەکە لەگەڵمان نبووی سپاس بۆ بەڕێز نەجیبە نەجیب پەرلەمانتاری عێراق و هاوکات ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق لەگەڵمان نبووی سپاس بۆ بەشداریکردنت. بەڵێ ئەمە بڕگە و بابەتەکە ئابوووریەکانی ناوخۆ عێراق و گیان بوون تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستان ئاوەدان بێ.